2 ساڵە بەشە بەنزینی سلێمانی دەدرێتە کۆمپانیایەک لە هەولێر. پەروەردە پاداشتی ئەو مامۆستایانە دەکات کە بایکۆتیان نەکردووە. زانیاری نوێ لەبارەی پارەی بەرپرسان لە لوبنان ئاشکرا دەکرێت. سڵاوتان نەبێت لە شاپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. علی حەمەساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان ڕایگەیاند 2 ساڵە پشکی پارێزگای سلێمانی لە بەنزینی حکومی دەدرێتە کۆمپانیایەکی هەولێر. علی حەمەساڵح لە فەیسبووکی خۆی نووسیوێتی 22 جار ئەم دۆسیەم ناردۆتە حکوومەت و وەڵام نییە. پشکی پارێزگای سلێمانی لە بنزینی 690 دینار ڕۆژانە 400,000 لیترە ماوەی 2 ساڵە هەمووی دەدرێتە کۆمپانیای سن ئۆیل لە هەولێر. زانیاریەکانی ئەو پەرلەمانتارە لە کاتێکدایە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئاشکرای کردووە ئەو بنزینەی لە عێراقەوە دێت بۆ سلێمانی بەش ناکات و نرخی لیترێک بنزینی نۆرمال بۆ 1000 دینار بەرز بۆتەوە و ئەوەش گرفتی بۆ کاسبکاران و هۆکارەکانی گواستنەوەی گشتی و تایبەت بۆ شۆفێران دروست کردووە. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی داواش دەکات بەشە بنزینی سلێمانی لەلایەن بەغداوە زیاد بکرێت. بەپێی نووسراوێکی فەرمی بەڕێوەبەریتی پەروەردەی هەڵەبجە پاداشت و سوپاسی ئەو مامۆسایانە دەکات کە بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان نەکردووە. مەلە کاتێکدا ماوەی مانگێکە مامۆسانی ناڕازی بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە و داوای پێدانی موچەکانیان دەکەن لە وادەی خۆیدا. مامۆستا سادق هەڵەدنی ئەندامی ئەنجومەنی مامۆسانی ناڕازی بۆ شارپرێزوتی مامۆستایان شایانی سوپاس و ڕێزن، بەڵام ئەم بڕیارە بۆ دروستکردنی دووبەرەکیە لە نێوان مامۆستایاندا. بەداخەوە لە پای ئەو هەڵوێستانەی کە مامۆستایان گرتیانە بەر لە بایکۆت وەکو مافێکی سەرەتایی مامۆستا کە بۆی هەیە بایکۆت کا خۆپیشاندان کە ناڕزای دەربڕێ گربوونەوە بکە بێتە سەر شەقام لە نەچێتە ناو پۆلەوە بایکۆتی هۆڵەکانی خوێندن کە بەڵام دەسەڵات بەداخەوە جارێکی تر پەروەردەکان لە جاتیەوەی کە خۆیان داکۆچی کاری مافی مامۆستایان بن کە خۆیان ئەبێ لە سەنگری پێشەوەی داکۆچی کاری مامۆستایان بن، بەڵام ئەمان دێن جارێکی کە پلانەکانی دەسەڵات جێبەجێکن بە هەڕەشە و ترساندن و غیابدانی مامۆستایان لە هەندێک دەڤەربینیمان و ئەم تازەترین هەنگاوی پەروەردەکان بەداخەوە کە پێدانی ئەم سوپاس و ڕێزەیە بە ئەو مامۆستانی کە بایکۆتیان نەکردووە کە بەداخەوە من لێرەوە ئەبێ بڵێن مامۆستایان شیاوی سوپاس و ڕێزن. مامۆستایان بە درێژایی چەند ساڵی قەیران لە هەرێمی کوردستاندا هەروەها لە سەرەتای دروستبوونی حکوومەتی هەرێمیشەوە کە ئەو دیێڕە لە مێشکی هەمانە ئەزرنگێتەوە کە مامۆستا سەری بەرزی موچەنەوەی ناکە، بەڵام بەداخەوە لە پای پاداشکردنی مامۆستایان دێن مامۆستایان تەفرەقان خەنە مامۆستایانەوە. مامۆستا مافی خۆیەتی لە پای دڵسۆزی بۆ ئەرکەکەی بۆ مافەکەی بۆ پەروەردەکەی بۆ پۆک و پەروەرشیار سوپاس و ڕێزی پێ بشێش بگرێ. ئەسڵان پێ بۆی هەیە لەسەر سوپاس و ڕێزەوە مامۆستا هەمیشە دەست بە سنگەوە بگیرێ، بەڵام بەداخەوە ئەم سوپاس و ڕێزە ئەمە سوپاس و ڕێزی دڵسۆزینە بۆ مامۆستا، بەڵکو ئەمە جۆرێک لە دووبەرەکی، زۆرێک لە نادڵنیایی، جۆرێک لە شکاندنی شکۆجارێکی تر لەناو سەرجە مامۆستایانە ئەخاتەوە. بەداخەوە ینی پەروەردە لە پای ئەوەیە بابێ موچە پاشەوتکراوەکان بپرسێتەوە، بابێ پلە بەرزکردنەوەی مامۆستایان بخاتەوە کاری خۆی. ئەمە ئیشی پەروەردەیە، نەوەکو بێت لە پای بڵێ بایکۆتکردن کە بەداخەوە لە کتابەکەی خۆیان نووسیویانە ئەو وایە بیان سەر پای دڵسۆزی کۆمەڵە مامۆستا، نەک لە پای ئەوەی کە مامۆستا بایکۆتی هۆڵەکانی خوێندی نەکردووە. هیچ کەسێ هەندەی مامۆستا پەرۆشی هۆڵی خوێندن و پەرۆشی قوتابی و پەرۆشی شاگردەکانی نییە. ئەوە مامۆستایە باج ئەدا کاتێک کە بایکۆتی خوێندنەکە، ئەوە مامۆستایە باج ئەدا کاتێک پۆلەکانی خوێندندا ئەخرێ، بەڵام بەداخەوە گوێ لە دڵسۆزی مامۆستا ناگیرێ بە ڕێکاری جۆرا جۆر بە ناجۆرەکان کە نەشیا و ناواقعیە دێن جارێکتر دڵی مامۆستایان عەزێتە دەن و جارێککە مامۆستایان شکۆیان ئەشکەندرێن لایەن دەسەڵاتەوە. ڕۆژنامەی سەباحی نیمچە فەرمی عێراق بە ناونیشانی بە هەڵمبوونی ملیۆنان دۆلار لە بانکەکانی لوبنان باسی لە پارەی بەرپرسانی عێراق لەو وڵاتە کردووە و دەڵێت ئەو مایە پوچبوونە بەو پارانەی کە مافیەکانی گەندەڵی لە عێراق ئاودیویان کردووە ئابڕوچوونێکی نوێیە کە ئاستی گەندەڵی لە عێراق ئاشکرا دەکات. محەممەد ڕەحیم سەرۆکی تۆڕی نەهرین بۆ پاڵپشتی دەستپاکی و شەفافیت لەو بارەیەوە دەڵێت خاوەندارەتی زۆربەی ئەو پارانەی کە لە لوبنانن بۆ ئەو گەندەڵانی عێراق دەگەڕێتەوە کە بە درێژایی ماوەی ڕابردوو پۆستی هەستیاریان وەرگرتووە یاخود حیزبە سیاسیەکانن کە نەوت و سامانە سروشتیەکانیان بە قاچاق بردووە و ئەو پارانەیان خستۆتە بانکەکانی لوبنانەوە. ئاماژەی بەوەش کردووە نەبوونی لێپرسینەوە لە سپیکردنەوەی پارە لە بانکەکانی لوبنان سیاسەتمەدار و بازرگانەکانی هانداوە بۆ ئەوەی پارەکانیان لەوێ دابنێن. ئەمە وای کردووە لوبنان پشکی شێری لەو پارانە بەربکەوێت. خەبارەی و پارانەی عێراق کە بە شێوەیەکی نافەرمی لە بانکەکانی لوبناندا دانراون نزیکەی 18 ملیار دۆلارە.
هەندێک راپۆرتیش دەڵێن زیاتر لە 50 ملیارد دۆلارە. بابڕێری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان 2 گوژمەی تر پارە بۆ هەولێر تەرخان دەکرێت. مێردخۆشنا و پارێزگاری هەولێر ڕایگەیاند لەسەر فەرمانی سەرۆکی حکوومەت ڕەزامەندی درا لەسەر خەرجکردنی گوژمەی 3 ملیار و 585 ملیۆن و 340 هەزار دینار با مەبەستی جێبەجێکردنی پرۆژەی چاکردن و قیرتاوکردنی ڕێگەی چیای سەفین. ناوبرا ئەوەشی خستە ڕوو لە ئێستادا ڕێکارەکانی دەستپێکردنی پرۆژەکە دەستی پێکردووە و لە نزیکترین کاتدا لەلایەن بەڕێوەبەرەتی چاکردنەوە و پاراستنی ڕێگەوبانی هەولێر پرۆژەکە جێبەجێ دەکرێت. پارێزگاری هەولێر باسی لێوەش کردووە هەر با بڕیاری سەرۆکی حکوومەت زیاتر لە 3 ملیار و 200 ملیۆن دینار بۆ مۆنومێنتی شەهیدان دابینکراوە. هەر لەم هەفتەیەدا بڕی زیاتر لە 7 ملیار و 500 ملیۆن دیناریش بۆ چارەسەرکردنی گرفتی کەم ئاوی لە هەولێر دابین کراوە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەر.